سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێت. ئەمجارە و لە جەژندا لە بنکۆڵەوە دەپرسین تا چەنە شوێنە گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان ئامادەن جیاواز لە جەژنەکانی دیکە و لە بۆنەکانی دیکە گەشتیاری زۆرتر بهێنە شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان. لە ماوەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریدا لیژنەیەک لە چەند وەزارەتێک دروست بکات بۆ ئەوەی ڕێگە بگرێت لە تێدا چوون و لە خنکانی کەسانی دیکە کە لە ماوەی 45 ڕۆژدا لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران 12 کەس خنکان و تا ئێستا 2 کەس نادیارە و نەدۆزراوەتەوە. پلانی دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەرێتی گەشت و گوزاری شارەکانی هەرێمی کوردستان بۆ ئەم جەژنە چۆنە؟ لەگەڵمان بن. لە جەژنی قوربان داین لە ناو وەرزی هاوین. هەموو پێشبینیەکان باز لەوە دەکەن لەم جەژنەدا ڕێژەی هاتنی گەشتیاران ڕوو لە زیادبوون دەکەن. خاوەن شوێنە گەشتیاریەکانیش دەڵێن ئامادەکاری تەواویان کردووە بۆ پێشوازی لە گەشتیاران. ئێرە هاوینە هاواری گەلی عەلیبەگە. پاسە گەشتیاریەکان بەردەوامن لە هێنانی گەشتیاران. چەندین شوێنی سەرپێچیکاریش کە لە ڕۆخی ڕووبارەکەدا بینایان دروست کردووە دوایین ئاگادارکردنەوەیان پێدراوە بۆ لابردنیان. بەشێک لە چێشخانەکانیش نوێ کراونەتەوە. شوێنێکی زۆر خۆشە و کەش و هەوا گەرمە. پێویستە خێزانەکان بێن بۆ ئەم هاوینە هەوارە. منداڵەکان دەتوانن بە ئارەزوی خۆیان یاری بکەن. گەلی عەلیبەگ شوێنێکی زۆر خۆشە. ئامۆژگاری خێزانەکان دەکەم بێن بۆ ئێرە چونکە بەغدا زۆر گەرمە. هەموو کوردەکان پێشوازێکی زۆر جوان و بێوێنەمان لێ دەکەن. كل الأكراد متعاونين ويا كل السائحين. دوایەوەی لە سەی ئابی ئەم مانگە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریدا هەرسێ وەزارەتی ناوخۆ و تەندروستی و شارەوانی و گەشت و گوزار و دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ڕابسپێرێ بۆ ئەوەی ئامادەکاری تەواو بکەن بۆ پێشوازی لە گەشتیاران و گرتنەبەری ڕێکاری پاراستنی گەشتیاران. پاش کۆبوونەوەی ئەو دەستە وەزارەتانەش 21 ڕێنمایی دەرکران کە پێویستە جێبەجێ بکرێن. خاڵی یەکەم دەبێت شوێنە گەشتیاریەکان ڕەزامەندی لایەنە پەیوەندیدارەکان وەربگرن. دووەم هەڵواسینی هێماکانی مەلەکردن قەدەغەیە و ئاگرکردنەوە قەدەغەیە. سێیەم بوونی کەسانی شارەزا لە فریاگوزاری سەرەتایی. چوارەم بوونی سندوقی فریاگوزاری سەرەتایی. پێنجەم بوونی بربەست و پەرژین بۆ شوێنە مەترسیدارەکان. شەشەم بوونی چوپی مەلەوانی بۆ گەشتیاران بۆ دەرباسکردنیان. حوتەم بوونی کامێرای چاودێری لە شوێنە گەشتیاریەکان. خاڵی هەشت دابینکردنی تۆڕی کارەبای سەلامەت. نوێیەم بوونی ڕووناکی پێویست لە کاتی شەودا. دەیەم نابێ بەلەمەکان لە توانای خۆیان زیاتر گەشتیار هەڵبگرن. خاڵی یانزە بەکارهێنانی دەرمانی دژەمار و دووپشک. دوانزەیەم هەڵواسینی تابلۆی زانیاری و ژمارە تەلەفۆنی دەستگا فریاگوزاریەکان. سیانزە دابینکردنی گەراجی مۆڵەت دراو کە ئاگرکوژێنەوەی دەستی ئامادە کردبێ. چواردە پابندبوون بە پاکوخاوێنی شوێنە گەشتیاریەکان. پانزەیەم ڕاهێنانی تەواو بۆ ستافەکان بکرێ کە چۆن دەتوانن ئاگر بکوژێنەوە هاوڵاتیان لە خنکان دەرباز بکەن. شانزەیەم قەدەخەکردنی مەلەکردن لە ڕووبار و زێ و دەریاچە و بەنداوەکان. حەڤە پێویستە خاوەن شارەیاریەکان تەواوی ئامێرەکانیان بپشکردن و دڵنیا بن لە سەلامەتیان. هەژدە پێویستە کارپێکەرانی ئامێرەکان تەواو شارەزا بن. 19 پێویستە لە هەر شارێکی یاری ئەندازیارێکی کارەبایی و میکانیکی لێبێ. خاڵی 20 هیچ گەشتیارێکی شاخەوانی بەبێ ئاگاداری بەرگری شارستانی نابێ بچنە شاخەکان. خاڵی 21 و کۆتایی پێویستە لە هەر شوێنێکی گەشتیاری تەواوی تیمەکان بوونیان هەبێ. خاوەن گەشتیاریەکان بەڵێن دەدەن پابەندی ڕێنماییەکان ببن. خواردن و ڕێستۆرانتەکانمان هەمووی سابتدا نەک برێن ئێستا جێژنە لەبەر جەژن ئەمە هەرتا بین خواردنمان گران کردبی نەخێر بە بالعکسەوە لەوانەیە داشکانیشمان کردبێت چونکە ئێمە تەنسیقمان هەیە لەگەڵ ئەو گروپانەی لە خوار و ناوەڕاستی عێراق سەردانمان دەکەن. هەمومان تەنسیقمان دەگەر ئەو کۆمپانیانە کردووە کە سەردانی دەکەن و دەزانن کە چێشتخانەکانی ئێمە و تەواوی گەلی عەلیبەگ چۆنە و هەڵسوکەوتیان چۆنە دەگەڕوان و لە ڕووی سەعرەوە و لە ڕووی کوالیتی خواردنەوە. لێرە ئەوانەی کە گەشتیارێک کە لە ئەو بەلەمانە سوار دەبن مەرجمانە کە بێ هێلەک سوار نەبن. هیچ کەسێ ناتوانێت بەبێ هێلەک بەلەمەکان ناتوانێت. ئەمەش لەوەش لێرە ئەشیای فریاکەوتنمان دانەوە ساڵانە تووشی لافاو دەبین. لە هەموو ساڵێک لافاو لێرە دروست دەبێت. یعنی ئەمانە کە وەرزی بەهار بەڵێ ئەمانە
سەر لە نوێ ئەمە هەموو ساڵێ چا دەگەینەوە. هاوکات هەردوو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی و دووهۆک و بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری هەڵەبجە وێ ڕای پابەندبوونیان بۆ بڕیارانە ئەوە دەخەنە ڕوو کە بە شێوەیەکی جیاوازتر پێشوازی لە گەشتیاران دەکەن. مرج تایبەتی ژمێ دانین بۆیەکی کو چاودێریەکە گەلەکە باش واجها بێتەکردن دا کو چڕی دانێت خەندەقاندنێ پەیدا نەبن ئەبە خاڵەکە گەلەکە گرنگ بۆ سەروی ئەساسیژی سەبی بنەغایژی وەزارەتە نافخۆژی چاری هەی بەهشت بژاندنەکە بەڵافکردی دۆر هەما بابەت ئەف بابەتەژی مە هەر ئیکسەر یەدایە هەمی ڕێبەبەریت مە قەزا ئەمێ سەڕاستین دا کو ئەفریدانە پەیدا نەبن پێشبینیاوی چەندێت گەندی ڕێژەیەکە گەلەکە باشە گەشتیارە بە جەژنا قوربان داهێتە سنووری پارێزگەها دووکێ مە هەوڵا دای هەندێک جهت یەدەک مەل بە دەستێت خۆی داناین بۆ یەکێ ئەگەر هاتۆ جهێ بە حەواندنێ بۆوان گەشتیارە نەما چ گەشتیار نەمینن سەر شەقامایان سەر پارکا هەمی جهمایەت بۆ داوین گرین کو پشێن دەمێت خۆ بورینن و تۆشی چی گرفتێت حەواندنێ سنووری پارێزگەها دووکێ نەبن. ئەو گەشتیارانی ڕوئەکەنە شوێنەکان کە دەریای دووکان و دەربەندی خان و ڕانی لێ کە خۆیان بە دوور بگرن لەو شوێنانەی کە نەگونجاوە بۆ مەلەکردن یاخود ئاگرکەوتنەوە و بۆ پێشوازیکردن ئێمە تیمەکانی خۆمان لە بازگەکان پێشوازی لە گەشتیاران دەکەن تەنانەت نقڵ و ئاو و برۆشەر و نەخشەی گەشتیاری و سنتەرێکی گەشتیاریمان هەیە کە ئێستا لە ڕابردوو تەنها لە بۆنەکاندامان نابووی ئێستا بە بەردەوام ئەم سنتەری زانیاریە بە ژمارە مۆبایلێکی کراوەی 24 سعاتی و فەرمانبەرێک بە بەردەوام لەو سنتەرە لە بەردەم سلێمانی پاڵاس وجودی هەیە و ڕێنمایی هەموو ئەو گەشتیارانە دەکا یاخۆت وەڵامی هەموو ئەو پرسیار و تەلەفۆنانەی کە لەلایەن گەشتیارانەوە دەکرێت بۆ هەر بابەتێکی خزمەت گوزاری یاخود هەر پرسیارێک لە ڕووی سەلامەتی ئەمنیەوە کە پێویست بێ کە خۆشبەختانە وڵاتی ئەمە هەموو ئارامە. داوا لە خاوەن کەپرەکان دەکەین چێشخانە و مۆتێلەوانە دەکەین کەوا لەم کاتانەدا کە پێشمان ڕاگەیاندون هەوڵ بدەن بە بۆنێ بوونی قەرباڵقی زۆر لە سنوورەکەەوە ڕەچاوی نرخ بکەن لە بەرێمە لیژنەکانمان بەردەوام بەگەڕێن و هەروە ئەو شوێنانی کە کەپرەکان لە شوێنی نزیک ئاوەکەون بە دەرەجە یەک سەرچاوی زەڵم ئێمە داوایان لێ دەکەین کە ئەو گەشتیارێک کە لە شوێنەکەیدا دەنیشێت یەکەم بەهۆی نرخەوە دووەم پاک و خاوێنی سێهەم ئاگاداری ئەو خەڵکانە بن لە ڕووی مەلەکردنەوە لە بەروی بە گیانی گەشتیارەکانمان بە سەلامەت بێت و گەشتێکی خۆش بکەن بۆ سنووری پارێزگای هەڵەبجە. دافەری سۆران لە سەدا هەشتای ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر و لە سەدا سی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و عێراق پێک دێنێ بەهۆی بوونی ژمارەی زۆری ناوچەی گەشتیاری زستانە و هاوینە. بەرپرسانی گەشت و گوزاری ناوچەکە هەرچەندە لە هەوڵی باشتر ڕێخستنەوەی ناوچە گەشتیاریەکانن بەڵام بۆ خۆیان دەڵێن گرفتی زۆریان هەیە دەستێوەردانی ناپێویستیش لە کارەکانیان بوونی هەبووە. ئیزرایەتی پێویستا و ئێستاشی لەگەڵدابێ وەرنەژیراوە بەرامبەر ئەو خاوەن کەپرانی کە بە تەجاوز کردویانە ومێدەوارێنە سەرپێچی کرد بەڵێ بەتاکەی سەرپێچی کردووە ئەرکی یەکە ئیدارەکانی ناوچەکەی لە قایمقامەتی قەزاکان بۆ ئیزراتی پێویست وەرگرن. زۆر باشە من ئەوەی ئاگادار بووم بەرپرسی باڵای حیزبی هەبووە تەدەخولی کردووە بۆ ئەوەی واستە بکە بۆ شوێنێک کە سەرپێچی کردبێت. بەڕاستی تا چەنەوە گوێ بەم واستانە دەدەن تا چەنە گوێ بەم تەکلیفانە کە لێتان نەکرێت. ئێمە بە شایەدی خەڵکی ناوچەکە و بە شایەدی بەرپرسانی ئیداری ناوچەکە نکۆڵیمان لە هیچ شتێک نەکردووە و هەروە چاوپۆشیمان لە هیچ تەجاوزێک نەکردووە لە بێخاڵ هەرچی تەجاوزات و پێشتر کە هەبوو هەمومان لادا و ئێستا بە شێوازێکی مۆدێری نۆژە کراوەتەوە. تەکلیفشتان زۆر لێکراوە. تەکلیفێکی یەکجار زۆرمان لێکراوە لە لەگەلی عەلی بە هەمان شێوە تەکلیفێکی یەکجار زۆری بەرپرسی حیزبی کراوە بەڵام جێمان بە هیچ شتێک نەداوە بۆ ئەوەی بتوانین سەرکەوتوو بین و زاڵ بین بەسەر. ئێوە چی بۆ بەرپرسانە حیزبیانە ئەڵێن لێرەوە کە ئەوان تەکلیفەکەن و تەکلیفەکەشیان بنەمای نییە شوێنەکە ئومێدەوارم هاوکاری گەشت و گوزار و دام و دەستگا گەشت و گوزارەکان من بۆ ئەوەی بەڕاستی بتوانین کەشێکی لەبار وارووا زەوێکی لەباری سروشی نیشانی گەشتیاری جیهانی بدەین بۆ ئەوەی بتوانین کە ئەم سروشە جوانێکە خوا بە ئێمە بەخشیوە بە جوانی بهێڵینەوە نەک خەڵکێک کە تەجاوزی کردووە لە ڕێی برادەراتی و خزم خزمێنە تەجاوز دەکاتە سەر دەسەڵاتی حکومی و تەداخلاتمان نەکەن بۆ ئەوەی بتوانین کاری جوانتر و باشتر بکەین بۆ ئەوەی کوردستانێکی جوان بنیاد بنێین. چەشی قوربانی پێشوو تێبینی کرا یاری بە نرخەکرا لە هەندێک شوێن ڕێستۆرانتێک چێشخانەیەک لە شوێنێک چۆن کۆنتڕۆلیەواکەن و سزاتان چییە؟ ئێمە هەر ڕۆژانی دوای جەژن کە دەوامی فەرمیدارێت و ئیزراعاتی پێویستمان وەگرتەوە بەرامبەر هەموو کەسانێک کە استغلالی نرخەکەن لە گەرازەکان لە چێشخانەکان لە گازینۆکان چەشنی پێشوو نمونانە بەڵێ هەبووینە بەڵام ئیزراعاتمان بە تاکید وەرگرتووە نمونەی زۆریشمان هەوە
بەڵام بۆم دەژنە بە تاکید ئێمە زۆر بەتوندی هاتوونە سەرخەت لە هەموو دامودەزەکان هەتا پۆلیس قایم قامەتەکان ئەوە هاتوونە سەرخەت بۆەوەی بتوانین کۆنتترۆلی نەدە بکەین لە شوێنە گەشت وزارەکان. نایە بەڕاستی هەتان بۆ شوێنەکان داخست بێ بەدڵنیاییەوە ئێمە نەک لە ڕۆژانی دەژن لە ڕۆژانی ئاسایش کەزانیمان لە گەرازێک لە چێشخانەیەک حاڵەتێکی وا هەبووە حتا لەسەر پاک و خاوێنیش شوێنێکمان داخستووە و ممنوعی هەندێک شخصیشمان کردووە کە دەزانین دەبێتە هۆی ئیستیغلالی گەشتیار و وەروە ئیستیزازی گەشتیار دەکاتن وامان کردووە ممنوعی کەن لە شوێنە گەشت و گوزاری کات. ئێرە هاوینە هاواری بێخاڵە و پاش نۆژەنکردنەوەی بەرجێکی دیکەی بەبەرداکراوە. هۆکارەکانی سەلامەتی زیاتری گەشتیاران ڕەچاو کراوە. لێرە بەهۆی فێنکی کەش و هەواوە ئاهەنگ و گۆرانی لەلایەن گەشتیاران دەوترێ هەرچەندە لە دوومانگی ڕابردوودا دوو گەشتیار لە دەوروبەری ئەم شوێنە گەشتیاری خنکاون. بەشێکی زۆری هۆکارەکەیش بۆ کەمی هۆشیاری هاوڵاتیان و نەشارەزاییان و نەبوونی ڕێنمایی پێویست گەڕاوەتەوە. لە ڕۆژەکانی جەژندا تیمەکانی چاودێری گەشت و گوزاری سۆران بەردەوامن لە بەسەرکردنەوەی شوێنە گەشتیاریەکان و ڕەچاوکردنی ڕێنماییەکان. دەبینە بۆ خاوەنی چێشخانەکە پاک و خاوێنی زیاتر بەرچاو بگرن. کاتێککە خواردنی شتێ دەکرێن دەبێت دەم و دەست شوێنەکە خاوێن بگرێتەوە. نابێبین وڵای خواردن تێکراوە تێ نەکراوە. ئەلمیهم ئێستا ئەمە چێشخانە تێدا نەوەکو پێویستە بەڵام تۆژێ ئێمەش خاڵی خۆمان هەیە پاک و خاوێنەکەی وەکو پێویست نیە لەبەر تازە خواردن تێکراوە لەلای گەشت و گوزار هەر کاتێک خواردن تێ بکرێت دەبێت خاوێن بکرێتەوە. ڕەنگەیانی تۆزێ بڵاوی تێدا هەبێت بەڵام ئێمە گرنگتریشت کە لێرەوە تەرکیزی لەسەرکردنەوە پاک و خاوێنیە. ئێستا خۆشتانەوە بینن لە حاڵەتی شوشتنایە. هەر ئەو گەرازی سەری خۆمان ڕاوەمان کردووە لەبەر ئەوەی پارێ زیادە لە گەشتار وەرگرتووە یەکسەر لیژنەکەمان گەیشتە سەر سوولەکەمان وەرگرتووە و هەروەها گەشتارەکەشمان تەسویر کردووە بۆ ئەوەی بیانی گەیشتە یاسا ئاشاڵگیر نەگریت و بەڵگەمان لەبەردەدات. چاودێری هەموو شوێنە گەشتیارەکانەکەین ڕەچای هەموو خاڵەکانەکەین خەڵکەکەی عەلی ئەو شوێنە گەشتیاری سەر پێچێکی غرامە دەکرێت ئاگادارەکرێتەوە. ئێمە زیاتر لەسەر پاک و خاوێنی و تەنسیق و بەشەیەکی یاتەکەت پێشوازی لە گەشتیار بکرێ ڕێنماییان پێدەدەین. ئامارەکان دەڵێن بە تەنها 350,000 گەشتیار لە وەرزی سستاندا ڕوویان کردوتە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران. دەکرێت پلانی باشتر هەبێت شوێنی شیاوی هاوشێوەی کۆڕک و شنگلبانە لەم دەڤەری ئێمە بنیان دێت چونکە لوتکەچیای بەرز ڕووباری لێواری ڕووبار و ئاشکەوتی شوێنەواری و شوێنی مێژووی گرنگوانەی لەو دەڤەرە دەکرێت هەمووی استثمار بکرێت بۆ ئەوەی پرۆژی گەشتیاری تیادانزانوێت. هاوکات لێرە بڕیار دراوە داشکاندن لە نرخەکانیاندا بکەن. نرخەکانتان دابەزاندووە زۆرش تقریبان 40 شتێک دەکات 38 شتێک دەکات. بۆ پێشتر گەشتیار کەم بوو پێی نرخەکەی پێ زۆر بوو؟ نا لەبەرەوەیش نییە چونکە بە خۆتان دەزانن شوێنی سیاها ساڵشتەکەم دایمەن سابتنی هەر دەگۆڕێ پێ پلانەکەی دارایی زارێ توزە گران دەکات ساڵەکەی دابەزێنی. لە جەژنی ڕەمەزانەوە تا ماوەی 42 ڕۆژ 10 کەس لە ڕووبار و زێیەکانی دەڤەری سۆراندا خنکاون تا ئەم ساتێش دوو تەرمی خنکاوەکان نەدۆزراوەتەوە. ئەگەرچی گەڕان و چێوماڵی بەردەوام هەیە و تیمەکان لە هەموو لایەکەوە لە گەڕان بەردەوامن. لێرە لە ناوچە گەشت و گوزاریەکانی دەڤەری سۆران لە ساڵی 2005 تا ئەم کاتە 105 کەس خنکاون بەهۆی مەلەکردنیان لە شوێنێک کەشیان نەبوو بۆ مەلەکردن. بە تەنها لەم ڕووبارەکە لە پشتی منە تا ئەم ساتە نزیکەی 14 کەس خنکاون لە 2005 تا ئەم کاتە. بەڵام نەبوونی هیچ ڕێنماییەک لەم دەوروبەرە ئەیشەکە لە گرفتەکان کە هیچ شتێکدا نەنراوە کە خەڵک هۆشیار بکاتەوە و بە زمانی جۆرا و جۆر لێی بنووسێ کە لێرە مەلەکردن قەدەغەیە. دە هاوڵاتی بوونە قوربانی لە ناواوەکانە ئێستا ئێمە دوو تەرمان هەیە. تەرمێکمانەوەیە کە لە ئاوی بێخاوە مناڵێکی 10 ساڵان بە ناوی عەبدولباستەوە کە بەڕەگەس عەرەب بووە لە دوو ڕۆژی جەژنا دووچاری خنکان هاتووە و لەو ڕۆژەوە تا ئێساش ئێمە سەرخاڵی بە دوادا گەڕانین. هەڵبەت چۆنیەتی بابەتی ئەتەکێتی ئیشکردنی ئێمە و لە شێوازی سێچن گەڕان ئەمانە ئێمە گەرما و گەرم بە درێژاییدا بۆ مانگێک 10 ڕۆژ بۆ مانگێک ئێمە بەردەوامە بین و لە دوای مانگێکەوە ئێمە ئەیکەینە جەدەلێک بۆ شێوەی تیمەکانمان هەموو ڕۆژانی سێشەمە بۆ ڕۆژانی پێنجشەمە ئێمە لە گەڕان ئابین.
بۆ ئەم کاکەی تر کە ناوی فەرمانغەفورە لە ئاوی ئێنێ و ئەمی شەماشێوە 38 ڕۆژێکە دووچاری خنکان هاتووە لە بەرەبانێکی زووە کاژمێر 6 خولەکەیە دیارەمە کە شوێنەکەی بەو شەشنەیە بووە و ئەو تەرمەش هێشتا نەدۆزراتەوە. چیەکە ناتوانن تەرمەکان بدۆزنەوە؟ ئایا گرفتێک هەیە لە ڕێی جۆپۆلیتیکەوە لە ڕووی شوێنەوە کە سەختە یان ڕەنگە ئاو بردبێتی لەگەڵ خۆی؟ بەڵێ ئەمە بە درێژایی ماوەی 14 ساڵ کە بەڕێوەبەراتیمان بوونی هەیە و ئەو تیمەیش کە تیمی هەم مەلەوان و هەمیز ئەوانەی ژێر ئاون کە غەواسیان پێوترێ بوونیان هەیە. ئێمە بە درێژایی ئەم 14 ساڵە تەنها ئەمە سێمین تەرمەکە با بڵێم وونبوونە لە دووچاری وونبوونە بن. تەرمێکی ترمان هەبووە 3 ساڵ لەمەوبەر کە کچێکی 12 ساڵ ئەویشە لە بێخاڵەوە کە ڕەگەزی با بڵێم بەڕەگەز با بڵێم عرە بووە ئافرەتی کچێکی بە 12 ساڵان و هۆکاری ونبوونەکانی ئەم ئەوانە لە ڕووی جیلۆجی لە ڕووی با بڵێم جگرافیایەوە جیاکارێکی زۆر هەیە لەگەڵ ئاوەکانی ترا و ئەم ساڵیش جگەلەوە ئاوەکە زۆرەوە ساردی ئاوەکەش تاسەنە جیزەی پێویستان لە بەردەست بەداخەوە بەڕاستی من دەتوانم بڵێم لە 2019دا ئەوەی کە کراوە و لە بەردەستمانە نزبەیەکی زۆر کەمی کەرەسەیە و لە ڕووی مۆدێرینەوە شت ێستا بوونی ێژگار زۆرە بەڵام ئەم کەرەسانی ئێسامان هەیە و ئەمڕۆ کە قسەی تیاکەین ئێمە داواکاریمان کردووە بۆ گشتی بۆ وەزارەتی ناخۆ کە هەرچی زووە ئەو کەرەسانی پێویستە بۆمان نگابینکەین بەڵام کەمکوڕیمان زۆر زۆرە فراغ لە بابەتی بۆت بەلەمەوە لە بابەتی کەرەسەی بەکاربەرەوە جلوبەرەکە هەیەە جلوبەرگی مەلەوانی نەک جلوبەرگی فەرمیە مەکە لە بەریەکەن نا ئەم نەقسیاتان هەیە لە بابەتی بۆ نمونە لاین و عەبلۆمانە نەقسمان زۆر زۆرە لەبەرەوەی ئەم ماوەیە کە بۆ ماوەی ماگونیوێکە چی ئەبلین قاسە بۆ بەکارمان بردو ێستا شەندی بەربەستمان هەت بە عەبلەکان دروست کردووە ئێژگار زۆر کەرەسەکان نابێت لە دەستیان بین بەڵام هەندێک جار پێویستەکە لە شوێنە جێگریان بکەین و بیانی هەڵینەوە. ئەوەی لە پشتی منەتیمێکی غەواس و مەلەوانی بەرگری شارستانی سۆرانەکە لێرە ئەیانەی بە شوێکی مەیدانی بە دوای 2 کەسدا بگەڕێن کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو خنکاون و تا ئێستاش نەتوانراوە تەرمەکەیان بدۆزرێتەوە ئەوانە گەڕێن ئێمەش دیمەنەکان بە زیندوی بۆ ئێوە ئاگوێزینەوە تا بزانرێ تاسەنە هۆشیاری گرنگە لەوەی خەڵکانێک خۆیان توش نەکەن بەبێ ئەوی مەلە بزانن گومانەکرێ و دوو تەرمێکە دێرنەوە چوو خۆڵایی ئاویان تەرم سەر ئاوەکەوێ دوای خنکاندن یانی خەسەتی ئاوەکان دەورە بینێ ئاوەگە سار بێ دەبەن نشتنی تەرمەکان ئەگەر لە ڕۆژێک بۆ 3 ڕۆژەوە بێ زۆرترینیان کە هانی نەکات دێت تەرمەکە لە ژێرەوە دێت ئەگە ئاوەکە سار بێ خواردن بۆ منە خواردنەوە تەسیری خۆی هەیە ئەگە کەسێک مەشروبی خواردێ ئەگە کەسێک با بڵێم بە فیشەک لێ درابێ ئەگە کەسێک قەبارەی گەورە بچووک بێ ئەگەر ڕەگەزی نێر بێیان نێ بێ بچووک بیان تەمەنی زیاتر بێ ئەوە هەمووی دەگۆڕدرێ بۆ وەرزێکی هاوینە یا وەرزی زستان فەڕۆکەکە ئاوەکات ئەم ئاوانەی ئێمە بە هەفتەیەک بۆ 2 هەفتە تەرمەکان فرێدا شوێنی تایبەتمانەیە لە زۆر شوێن تەرمەکان فرێداتە سەر تاشە بەردێ لای تاتە بەردی ئەمانە ئەم تەرمانە بە شێوەیەکی با بڵێم زۆر مانەوەی کردووە ئەوە دەتوانم بڵێم مانگێک بۆ مانگێک و 20 ڕۆژە و 2 تەرمە مانەوەیان کردووە تەسەوور دەکەین سەبەبی مانەوەیان لە ناو ئاوەکانە یان پەلێ گرتی بێتی پەلەدارێت چون ناو ئاوەکانیشمان بەداخەوە تێلدڕووی سەربازی زۆرمان هەیە لە ناوەکە تەنانەت هەفتەی پێش و ئەڵغامی شەخصی هێنابوو. بەتەنها لە جەژنی ڕەمەزانی ڕابردوودا زیاتر لە 250,000 گەشتیار ڕوویان لە هاوینە هاوار و سەیرانگەکانی هەرێمی کوردستان کردووە بۆ هەر گەشتیارێکیش مەزەندە کراوە 300 دلاری ئەمریکی خەرج کردبێ. دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستانیش پلانی هەیە ڕێژەی هاتنی گەشتیاران زیاتر ببێت. بەلەم پلانە استراتیژیانە دەست پێ بکەم کتێبێک بە قەباری گەورە 169 لاپەڕەیە پلانی استراتیژی دەستەی گەشت و گوزارە هەروەها پلانی استراتیژی ڕاگەاندنی گەشت و گوزاریشمان هەیە ئەمانە تا چەنە لە ئەرزی واقعە کراون بە عملی و ئیشیان لەسەرکراویان نەخێت تەنها نووسین و دێڕی جوان و لەناو کتێبەکانە نەخێر بە پراکتیکی سەرەتا بەخێر بن نەخێر بە پراکتیکیەوانە بەشێکیان لێ چۆتە بواری جێبەجێکردن و کاری لەسەر کراوە و لە 14 تەوەر پلانی استراتیژی دەستەی گەشت و گوزار 12 تەوەر ببوورە لە خۆ دەگرێت لەم 12 تەوەرانە کە ساڵانش پلانی ئەکشن پلانی لەسەردادنەی پێداچوونەوەی بۆ دەکەین لەوانە بەشی زۆریان سوتە جێبەجێکردن لەسەر ئاستی جیهانان لە 10 بۆ 11 پشت بە کەرتی گەشتیاری دەبەسترێ ئەمە ستاندەرێکی جیهانیە یعنی وڵاتە پێشکەوتەکان وڵاتە گەشتیارەکان ئەگەر ئێمە بگەین بەو ژمارەیە کەواتە ئێمە زۆر پێشکەوتوین لە کەرتی گەشت و گوزار بەڵام ئێستاکە هەر لە ناوبەینی 4 و 5 و 6 لەو بابەتەیە داوای لێبرنەکەم پێم خۆشە وەزارەتی پلان
ڕێژەی سەررجەم کەرتەکانی دیکە دیار بکات و بزانێت لە گەشت و گوزاریش چ داهاتێک زۆر باشە لە زۆرێک لە سەیرانگاکان لە شوێنە گەشتیاریەکان خەڵک هاتووە بۆ جەشن لێرە بحەوێتەوە بەڵام خەدەمات و خزمەتگوزاری وەک پێویست لە بەردەست نییە سەیرانی داراییش بە جۆرە لە جۆرەکان بەرەو کۆتایی چووە تا چەنە بجێ پێویست لە بەردەستە من لە سەیرانگاکانی دەفەری سۆران بوو سەیرانگەی وا هەیە هەموو ئەو ناوچەیە خۆڵ و فرێدراوە کە هەرچەنە بەشێکی زۆری پەیوەندی بە هۆشیاری خەڵکەوە هەیە کە لە دوای خۆی ئەو ناوچەیە پیسەکە سێ جۆر لە چیتان هەیە کە بەس سێ جۆر شوێنی گەشتیاریمان هەیە جۆرێکیان بەرزە لە ئاستی خزمەت گوزاری و بە کوالیتێکی بەرز خزمەت گوزاری پێشکەشەکە کە ڕەنگە ژمارەیان بە قەدەوانی دیکەنەی بەشێکیشان مامناوەندەوە بەشێکیشان ئەوانەیە کە جەنابەت باسی دەکەی خزمەت گوزاریان زۆر خراپە کوالیتیان زۆر خراپە و ئیش لەسەرەوەی دەکرێت کوالیتی و خزمەت گوزاریەکانیان بەرز بکرێتەوە بە نسبەت بوجە لە سەتا 20 پێشتر داهاتمان داهاتی ڕسوماتی گەشتیاری خرج دەکراوە لە خزمەت گوزاری گەشتیاری ئێستا کراوەتە 17 ئێستا ئێمە کار لەسەرەوەی دەکەین بۆ کابینی داهات و ژمارەکە بەرز بکرێت و تاکو داهاتی زیاترمان لە بەدەستا بێ خزمەت گوزاری گەورەتر و باشتر بۆ ئەم شوێنە گەشتیاریانە دابنووسین. بە پێی دوایین ڕێنمایی بۆ چێشخانە و ڕێستۆرانت و خواردنگاکان هەموو لە ئاگادار کراوەتەوە کە پێویستە لە ڕۆژانی جەژندا کراوە بن هەر چێشخانەیەکیش بە تایبەتی براند و چوارەستێرە و پێنجەستێرەکان پابەندی ئەو ڕێنماییانە نەبێ لە 1 بۆ 5 ملیۆن دیناری عێراقی سزا دەدرێن. هەر ڕێستۆرانت و چێشخانێکی چوارەستێرە و پێنجەستێرە لە جەژنی قوربان کراوە نەبێ سەرۆکی لقی هەولێری کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان دەڵێ لە 1 ملیۆن بۆ 5 ملیۆن دینار ئەوانەی کە تەبلیغ کراینە ئەوانەی کە چوینە سەریان پێمان گوتینە بکرێنەوە ینی گومانتان هەبوو چەند شوێنێک نەکرێنەوە هەگومان چۆن ئەوەی گوتم ئەوانەی نا هەموو دەکرێنەوە ئەوانەی پێم گوتی لە 1998 هەتا 95 دەکرێنەوە حازرن بەرێ زۆر باشە سەبارە بە میوانخانەکان هۆتێلەکان تا چەند ئەمانش لە جەژنی قوربان ئامادەن و بەڵێنتان وەرگرتووە یاری و تەلاعوب بە نرخ نەکەن بەێ ئێمە وەکو کۆمەڵە لەگەر سەرۆکی دەستەی گەشت و گوزار هەولێر سەردانی چەند هۆتێلێکمان کرد پێش چەند ڕۆژ لەبەر ئەوەی ئەمڕۆ یەکەم ڕۆژە دەست پێ دەکاتن ئیشاڵا بۆ جەژنی پیرۆز سەردانمان کردیا ماشەڵڵا هەموو عقدیان کردێ لەگەر گروپەکانی بەغدایە گروپیان بۆ دێ نرخەکان وەکو لە بۆ گروپ بەرز نابی ئەمە چێشێکمان هەیە بەڕاستی لە براندەکان ئێستا براندەکان کە وەکو کەفتریا و چێشخانە و کەفتەرەکان گەلێکی زۆر گەوران هەیە لە تیمی تەندروستی تیمی تەندروستی ئەم شوێنانە براندن چەند ساڵە 10 ساڵە 15 ساڵە لێرەنە لە پایتەختی هەولێر کار دەکەن ئێستا پێیان دەڵێن ئەنگۆ نابی مەثەلە نێرگیلە لەو جێە کە خواردن پێشکەش دەکەن و نێرگیلەش بچێشێ لە شاری هەولێر دەچینە ماڵی برای فەرمان غەفور یەکێک لەو کەسانەی کە زیاتر لە 40 ڕۆژە لە ئاوی ڕووباری ئێنێ لە سنووری دەڤەری سۆران دوای کەوتنە ناو ئاوی ڕووبارەکە بێسەر و شوێن بووە و هەتا ئێستایش کە سوکار و تیمەکان دەگەڕێن بە شوێنیدا ڕووداوەکە چۆن ڕوویا بوو بەڕاستیەکەرەوە بۆ باس بکەیت وڵا ڕووداوەکە چوو بوونە سەفرەوانە سێ برادەری بێکۆ دەچن لە مێشتە برادرن سەفەری یەکەم و دومیان نیە کە دەستنە و کەپرانە کەپرێک دەگرن بکرێ تا 12 شەوێ دەگەنەوێت داوای نانی دەخۆنوانە دەبیتە بەیانیش سعات 5 و 6وانە کە دنیا ڕۆناک دەبیت سێڤی دەگرن دوای بچن بنن لەگە و سێڤی گرتنەی دەکەونە ناو ئاوێ چەند کەس دوانیان دوو برادر یەکیان نووسێت لە خێمەکەی خەویەکەتیا ئەو دوانێت کەش گوتیان سێڤی دەگرین و دێن دەمین بەڵێ باش بەس دیارە لەوێ کە سێڤیان گرتیا کەتینە ناو ئاوێ ئەوەی کە دەرس چۆن دەربازی بوو ئەوی تریان ئەوەی کە 7 مەتر ڕۆیە لە ئاوێ بەس ئەو چیرکەدارێک کە تە پێشی خۆی پێویستیە بەوە دەرباز بوو بەوەی دەربازی بوو بیاکەی منیش دوای ئەوە بزربن نەدیتراکەوە کاکە فەرمە فەرمووت بە عقاراتەوە بەرێ ئەرێوە لە عقاراتیە بوو لە پیرزینەوە لە پیرزین لە ڕیش مەسیف وەلای خۆشی مەلەوان بوو ئەرێ وەڵام مەلەوان بوو مەلەی زۆر باش دەزانی ئەو ڕووبارەی مەلەوانی نییە سەری ئەو بەفراوە دەدبا نەوەک مەلەوان بوو وڵا زۆریش بەس تا ئێستا ناوەڵا بێ ئەمەل نابین ئینشاڵڵا تا چ بە زیندی بی چ بە مردی بی تا نەبینینەوە بێ ئەمەل نابین لە دەست خوای گەورەشە لە دەستە منیە بەڵام بێ ئەمەلیش نابین ینی توانای خۆمان هەموو بەکاردێنین
لە چەند ساڵی ڕابردوودا قەیرانی دارایی و شەڕی داعش و کێشەی زەوی و مڵۆکداری ئاستەنگی گەورە بوون بۆ ئەوەی زۆرێک لە هاوین هەوار و سەیرانگاکان نوێ بکرێنەوە بە شێوێکی باشتر پێشوازی لە گەشتیاران بکەن. لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین زۆرینەی سەیرانگاکانی هەرێمی کوردستان وەکو سەیرانگاکەی بێخاڵ پێویستی بە نۆژانکردنەوە و دانانی ماستەر پلانی نوێ هەیە بۆ ئەوەی گەشتیار وا لێ بکرێ کە هاتەوە بۆ شوێنە گەشتیاریەکان دیمەنی نوێتر ببینێ خزمەت گوزاری زیاتری پێشکەش بکرێ هەروەک باز لە ئاکتیڤبوونی پلانی ئەنجومەنی وەزیران کرا بۆ پاراستنی زیاتری سەر و ماڵ و گیانی گەشتیاران لە ناوچە گەشتیاریەکان تا بەرنامەیەکی دیکە هەمیشە لە جەژن و خۆشییا بن. خواتان لەگەڵ.